ڕۆژتان باش لە گەڵمان بن بۆ پێشکەشکردنی هەواڵەکان و لە سەرەتاشدا سەردێڕ. شاندی دیوانی چاودێری دارایی گەیشتە هەولێر و ئەمڕۆ دەست بە کارەکان دەکەن. ئەمڕۆ کۆمیسیۆن دەست بە تۆمارکردنی ناوی کاندیدان بۆ پەرلەمانی کوردستان دەکات. پێشمەرگە بەدەیان دۆنمگەنمی جوتیاران لە سووتان دەپارێزێت. دووبارە سڵاو. لەسەر بودجەی حکوومەتی هەرێم و بە گوژمەی ملیارێک و 500 میلیۆن دینار چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە سەنتەری ناحیەی گۆڕەت و لە سنووری قەزای مێرگەسوور جێبەجێ دەکرێن. سەفاعەلی سەرۆکی شارەوانی ناحیەی گۆڕەت و گوتی ڕێگاوبانەکان 35 کۆڵان بە درێژایی 35,000 مەتر دووجا تێکە لە ڕێژ و قێرتاو دەکرێن لەگەڵ جێبەجێکردنی ئاوەڕۆی لولەیی ئەویش بە درێژایی 2 کیلۆمەتر. سەرۆکی شارەوانی ناحیەی گۆڕەت و گوتیشی هەموو ئەو پرۆژانەی جێبەجێ دەکرێن بە گوژمەی نزیکەی ملیارێک و 500 میلیۆن دینارە. نووسینگەی مەلا مستەفا بارزانی زۆر هاوکارە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە کە بە ئاست و کواڵیتیەکی زۆر باش لە کاتی خۆیاندا تەواو دەکرێت. ئاماژە بەوەش دەکات بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە گرفتی خزمەتگوزاری لە سنووری شارەوانیەکەمان تا ڕادەیەکی زۆر چارە دەبێت لەگەڵ ئەوەی دەرخستە بۆ چەندین پرۆژەی دیکە کراوە و لە داهاتوودا کە پێویستن لە سنوورەکە جێبەجێ بکرێن بە تایبەتی لەو شوێنانەی کە لە وەرزی زستان ئاوێکی زۆری لێ کۆ دەبێتەوە. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕایگەیاند لەو سێمانگە گەشتیارێکی زۆر سەردانی گۆمی فێلاو دەکەن. پێویستە ئاگاداری پاراستنی ژینگەی ناوچەکە بن و ڕێنمایەکانی گەشت و گوزار جێبەجێ بکەن. ئاماژەی بەوەش کردووە لە وەرزی هاویندا گەشتیارێکی زۆر سەردانی گۆمی فێلاو دەکەن. تیمێکی 24 کاتژمێری لەوێ جێگیر دەکرێت بۆ جێبەجێکردنی ڕێکارەکانی پاراستری ژینگە و ڕاگررتنی پاک و خاوێنی و ڕێنمایەکان. با هیچ شێوەیەک نابێت ئاگر لەسەر زەوی بکرێتەوە و ئاگردان لەوێ بەردەستە. سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران باسی لەوەش کردووە کە هەر گەشتیارێک پابەندی ڕێنمایەکان نەبێت با پێی یاسای ژینگە لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دەرگای خۆتۆمارکردن بۆ هاوپەیمانی پارت و کاندیدی سەربەخۆ پێکاتەکان دەکاتەوە. ئەمڕۆ شەمە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەرگای خۆتۆمارکردن بۆ هاوپەیمانێتی و پارت و کاندیدی سەربەخۆ و کاندیدەیە پێکاتەکان دەکاتەوە بۆ هەڵبژاردننی شەشەمین خولی پەرلەمانی کوردستان. پرۆسەی خۆتۆمارکردن بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام دەبێت لە ئەمڕۆوە تاوەکو کۆتایی دەوامی پێنجشەممە 13 حوزەیرانی 2024 بەردەوام دەبێت. شاندی دیوانی چاودێری دارایی عێراق گەیشتە هەولێر و لەمڕۆوە دەست بە دانانی پلانی وردبینی لە داهات و خەرجی وردبینی لە موچەی هێزە ئەمنیەکان دەکات. بە پێی زانیاریەکان شەوی ڕابردوو شاندی دیوانی چاودێری دارایی گەیشتۆتە هەولێر و لەمڕۆوە لەگەڵ دیوانی چاودێری دارایی دەست بە کۆبوونەوە دەکات بۆ وردبینی لە خەرجی و داهاتی 3 مانگی یەکەمی ئەمساڵی هەرێمی کوردستان. بڕیاروا بە ئەمڕۆ کاتژمێر 10:30 سەر لە بەیانی ژمارەیە کۆبوونەوە لە نێوان هەردوو دیوانی چاودێری دارایی بکرێت بۆ دانانی بەرنامەی وردبینیەکە. هەرێمی کوردستان داوا دەکات سەرەتا وردبینی لە موچەی هێزامنیەکان بکرێت بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا موچەی 2 مانگیان بنێردرێت بڕیارە بۆ چەند ڕۆژێک شاندەکە لە هەرێمی کوردستان بمێنێتەوە. ئاگر لە دەغڵودانی بەشێک لە جوتیارانی گوندێکی سنووری ڕابیعە کەوتەوە و پێشمەرگە بەهانایانەوە چوو ئاگرەکان کۆنتڕۆل کرد. ڕۆژی هەینی ئاگر لە دەغڵودانی جوتیارانی گوندی سعودیە لە سنووری ڕەبیعە کەوتەوە و پێشمەرگەی کوردستان فریاد جوتیارانی ناوچەکە دەکەوێت و ئاگرەکە کۆنتڕۆل دەکەن. سەرچاوەیەک لە لیواکەی پێشمەرگە بەزاری کرمانجی ڕاگەیاند. ئاگرێکی گەورە لە دەغڵودانی گوندی سعودیە لە سنووری ڕەبیعە کەوتەوە و پێشمەرگەکانی فەوجیەکی لیوای هەشتی پیادە بە زووی فریای جوتیاران کەوتن و توانیان بە ماوەیەکی کەم ئاگرەکە کۆنتڕۆل بکەن و سەدان دۆنمگەنمی جوتیاران لە سوتانی یەکجاری ڕزگار بکەن. سەرۆکی ئەنجومەنی ئالوگۆڕی دراو لە قەزای ناوەندی سۆران بازاری کرمانجی ڕاگەیاند. ئەمڕۆ شەمە لەگەڵکردنەوەی بازاڕی ئالوگۆڕی دراو نرخی دینار بەرامبەر بە دۆلار ڕووی لە بەرزبوونەوە کرد. هەروەها بەشتێک لە دراوەکانی دیکەش بەرامبەر بە دیناری عێراقی گۆڕانکاریان بەسەردەهاتووە.
سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی دراو لە قەزای ناوەندی سۆران ئاماژەی بەوەشدا بەرزی و نزمی دۆلار کاریگەری کردوتە سەربازار و تومەنی ئێرانی بەشێک لە دراوەکان بەرامبەر بە دۆلار دابەزینی بەرچاویان بەخۆیە بینیوە. سەرجەم دراوەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە. ئەمڕۆ 100 دۆلار بەرامبەر بوو بە 145,900 دینار. هەروەها 100 دۆلار بەرامبەر بە تومەن بە 5,930,000 تومەن مامەڵەی پێوەکراوە. لە کۆتاییدا سەرنجتان دەخەینە سەر هەواڵەیەک تایبەت بە کەشناسی. شارەزایەکی کەشناسی ئاشکرای دەکات کە هاوینی ئەمساڵ گەرم ئەبێت، بەڵام کورتخایەن دەبێت و مانگی تەموزی داهاتوو لووتکەی گەرمای هاوین دەبێت. ئاراس جەبار شارەزای کەشناسی ڕایگەیاند بە گوێرەی پێشبینیەکان ئەم مانگە و مانگی تەموزی داهاتوو لووتکەی گەرمای هاوینی ئەمساڵ دەبێت و بە دەرنابێت لە شەپۆڵی بەتینی گەرما، بەڵام بە زووی لە مانگی هەشت واتە مانگی ئاب پلەکانی گەرما ئاسایی دەبنەوە و گەرمای زۆر بەهێز لەو مانگەدا بەردەوام نابێت. ئاراس جەبار ڕاشیگەیاند هەموو ساڵێک مانگەکانی تەموز و ئاب گەرمترین مانگی وەرزی هاوینن، بەڵام ئەمساڵ گەرما زووتر کۆتایی پێدێت، پێدەچێت وەرزی پاییزیش زووتر دەست پێ بکات. جەختی لەوەش کردوتەوە کە سەبارەت بە وەرزی بارانبارینی ئایندە تا ئێستا ڕوون نییە کە چۆن دەبێت. لە ستۆدیۆی زاری کرمانجی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد بن.